نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لەسەر دوو تەوەرە کار دەکاتن. یەکەمینیان زیادکردنی هۆشیاری تەندروستی خزمەتکردنی هاوڵاتیان و دووەمینیان چارەسەرکردن و گەڕاندنەوەی کات و باری دارایی و وەقت لە بۆ نەخۆشە خۆشەویستەکانمان. نەخۆش نەشتەرگەری بڕینی گەدەی یاوە خۆت نەشتەرگەری بڕینی ورگ لابردنی چەوری ورگ بەگشتی نەشتەرگەری دەبی ئەو سێ پایەی تێدا بیتن بە جوانی تاوەکو ئەو کەسەیە شارەزا و دڵنیابی لە جۆری نەشتەرگەریەکەی. نەشتەرگەری بەس سەعاتی نەشتەرگەری نییە. پێش نەشتەرگەری ئێمە لە خستەخانەی میهرەبانی فەزلی خوای بەزیادبی 886 بڕینی گەدەمان کردیا تاوەکو ئێستاکە 886 لە فەزلی خوای گەورە بەزیادبی تەوفیقاتی ڕەب العالەمینە کەسیان نەمردینە لە 886 کەسی کە بڕینی گەدەی کردی لە خستەخانەی میهرەبانی لە ماوەی ساڵ و نیوەچی هیچ کەسێک نەمردیە. ڕۆژی وا هەبووە لە خستەخانەی میهرەبانی ئەمە چاردە نەشتەرگەری بڕینی گەدەی کرایە. ڕۆژ وا هەبووە 8 کرایە، ڕۆژ وا هەبووە 10 کرایە، ڕۆژ وا بوو دانەکرایە.